بەداخەوە ئێمە کە خۆشمان ناخوێنین منداڵەکانیشمان نانێرین بخوێنن منداڵەکانیشمان وەکو خۆمان جاهیلە بن وەکو خۆمان نەزانە بن داماوانە نازانن چی بکەن و چی نەکەن ئەوەندەش ناوی یاریزانی لەبەرە ناوی سەحابەی پێغەمبەری خوای لەبەرنی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە ناوی یاریزانی لەبەرە ناوی پێغەمبەران و ڕێباز و ڕێگای پێغەمبەران نازانێت بەڵێ برا خۆشەویستەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ فەضل العلم خير من فضل العبادة والله شارەزابوون لە زانست خەیرتر لە حەچی عیبادەتی سنەت هەیە هەر بۆی ئیمامی شافعی فەرموو والله شارەزابوون لە عیلم خەیرترە لە نوێژی سنەت خەیرترە لە نوێژی سنەت سەری جابری کوڕی عەبدوڵڵاه بکەن ئەفەرمێ والله یەک حەدیثیان بۆم باس کرد ئەم حەدیثەم نەبیست بوو حەزم کرد تەئکیدی کەمەوە بزانم ئەم حەدیثە حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ شارەزابوون لە یەک حەدیث چوو مشترێکم کڕی بارم خستە سەر و خۆم ئامادە کرد چوون بۆ شامی یەک مانگ ڕێم کرد تا گەشتم بە ئونەیس وتم ئەم حەدیثە تۆ گوێت لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ یەک مانگ بۆ یەک حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئەمڕۆ لە مزگەوتەکەی ئامادەن یە دانیشێ 5 دقیقەی خۆی سەرف بکە فێری 4 حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تو خوا ئیتت چۆن خوا غەزەبمان لێ ناگرێت تو خوا ڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوایە بەلامانەوە ڕۆژانە ئەڕوا بەسەرمان حەدیثێکی لەبەر ناکەی